سڵاوتان لەبێت. ئەگەر سوودانی بەڵێنەکەی شەوی ڕابردووی جێبەجێ بکات، ئەگەر بودجەی 3 ساڵی عێراق پەسەند بکرێت و موچەی فەرمانبەرانی هەرێم لەلایەن بەغداوە بدرێت، ئیدی کۆتایی با چاوەڕوانی دوور و درێژەکانی موچەخۆرانی هەرێمی کوردستان دێت. چیتر چاوەڕوانی ئەعلانکردنی لیستی موچە ناکەن. خانەنشینە بەتەمەنەکان ڕێز بۆ وەرگرتنی موچەکانیان نابەستن و پێویستیش باوەستانی ئەمبولانس ناکات لا نزیک بنکەکانی وەرگرتنی موچە. لەلایەکی دیکەشەوە میدیا و پەیجەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان پشت بە هەواڵی موچە نابەستن بۆ زیادکردنی لایک و بینەری پەیجەکانیان. بەڵێنی سەرۆکوەزیرانەکانی هەرێمیش جێبەجێ دەبێت کە دەیانگوت هەوڵدەدەین موچان نەبێت تا هەواڵی کەناڵەکان. ئەگەر سەرۆکوەزیرانی عێراق خاوەندارەتی لە قسەی خۆی بکات، ئەوە موچەخۆرانی هەرێم دەچنەوە دۆخی پێش 2014. هەمووان لە ڕۆژێکدا موچە وەردەگرن و چی دیکە فەرمانبەرانی لیژنەی موچەی وەزارەتەکان چەندین کاتژمێر لە بەردەم بانکەکاندا ناوەستن و لا کۆتاییدا پێیان بگوترێت پارە نییە. محەممەد سوودانی سەرۆکوەزیرانی عێراق شەوی ڕابردوو لە دیداریدا لەگەڵ ژمارەیەک لە کەناڵەکانی ڕاگەیاندن گوتی پابەند دەبین با دابینکردنی موچەی هەموو فەرمانبەران، جا لە هەرێمی کوردستان بێت یاخود پارێزگاکانی دیکەی عێراق. سوودانی گوتی ئێمە بەرپرسیارین، ئەمەی کە دەیڵێین نەمەکرەمەیە و نەمژدا، بەڵکو ئەرکی حکوومەتی فیدراڵیە کە جێبەجێ بکات. ئەم بەڵێنەی سوودانی لاپڕێکدا نەبوو، وا دەردەکەوێت لەو کاتەوەی لایەنە ناکۆکەکانی عێراق ڕایان سپاردووە سەرۆکایەتی کابینەی حکوومەت وەربگرێت، ئەمیش دەستی بە پلانەکانی کردووە. بێگومان لەمەشدا هاوپەیمانەکانی لەگەڵیدا بوون. ئەو ڕستەی سوودانی لە سەرەتای دەستبەکاربوونی کابینەکەیەوە بەردەوام دەیگوتەوە بریتی بوو لە پەلەکردن لە تێپەڕاندنی بودجەی عێراق. ئەمەی با هەنگاوی یەکەم دادەنا بۆ جێبەجێکردنی کارنامەی کابینەکەی. ئەگەرچی 6 مانگ زیاترە سوودانی دەستبەکار بووە و هێشتا بودجە پەسەند نەکراوە، بەڵام ئەمە مانای ئەوە نییە سوودانی شکستی هێنابێت. ئەو بەرلەوەی بودجەی 3 ساڵی عێراق بۆ پەرلەمان بنێرێت هەندێ هەنگاوی ناوە و توانیوێتی هەندێ بابات یەکلا بکاتەوە، بەتایبەت ئەوانەی پەیوەستن بە هەرێمی کوردستانەوە. لە سەردەمی سوودانیدا دادگای باڵای فیدراڵی ناردنی پارەی بۆ هەرێمی کوردستان بە نایەسایی دانا بۆ ئەوەی ڕێگە لە ڕەوانەکردنی هەموو جۆرە پارەیەک بگیرێت بۆ هەرێم. بەمەش ناڕەزایی بەشێک لە شەقامی عێراقی خامۆش کردەوە کە دەیانگوت هەرێم بۆ خۆی نەوت دەنێرێت و بەغدادیش پارەی بۆ دەنێرێت. دواتریش ئەو کاتەی ئەنجومەنی وەزیران بە سەرۆکاتی سوودانی پرۆژە یاسای بودجەی ئامادە کرد و ناردیانە پەرلەمان، سوودانی بەڕوونی و ڕاشکاوی گوتی کە هەژمارە بانکیەکانی نەوتی هەرێمدا دەخرێن و داهاتی نەوتی هەرێم دەخرێتە یەک هەژماری بانکیەوە و لەژێر چاودێری حکوومەتی فیدراڵدا دەبێت. ئەم لێدوانەی سوودانی هەنگاوی دیکەی بەدوا داهات، هەر لە سەردەمی سوودانیدا بوو کە دادگایەکی دیکە، بەڵام ئەم جارە لە پاریسەوە بڕیاری لا دژی بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستاندا. بە گوێرەی بڕیارەکەی دادگای نێوبژیوانی نێودەوڵەتی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان بۆ بەندەری جەیهان ڕاگیرە. ئەمانە ڕێگەیان بۆ ڕێکەوتنیەکی نەوتی لە نێوان هەولێر و بەغدا خۆش کرد. سەرنجام هەردوو لە 4 نیساندا، واتە 2 هەفتە لەمەوبەر چوونە سەر یەک مێز و ڕێکەوتنێکی کاتیان ئیمزا کرد بۆ سەر لە نوێ دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێم. ئەم ڕووداوە یەک لە دوای یەکانە ئەوەی لێکەوتەوە کە سوودانی بەڕایگشتی عێراق و هەرێم بڵێت ئیدی ئەوان بەرپرسن لە دابینکردنی موچەی فەرمانبەرانی عێراق لە زاخۆوە تاوەکو فاو. بۆیە سەرگرتنی ئەم پلانانەی سوودانی بەمانەی ماڵئاواییکردن دێت لە ئیعلانکردنی لیستی موچەی فەرمانبەرانی هەرێم و دۆشدامانی موچەخۆران و چاوەڕوانیەکانیان بۆ وەرگرتنی موچە. بەڵام ئەگەر سوودانی پابەندی ئەو بەڵێنەی شەوی ڕابردووی نەبێت، ئەوە سوورەکە بەردەوام دەبێت. موچەخۆرانی هەرێم دەبێت هەمیشە دەستیان لەسەر دڵیان بێت تاوەکو لیستی موچە ئەعلان دەکرێت. هەروەها ئەو دەرگای خۆشگوزەرانیەش ناکرێتەوە کە بەرپرسانی هەرێمی کوردستان لە دوای ڕێکەوتنە نەوتیەکەی 4 نیسانەوە باسییان دەکرد. خواتان لەگەڵ.